زان ئەکو دەزانن کە دوێنێ شەو کاتژێردەی شەو سیستمی یاخود ماڵپەڕی زانکۆڵین بۆ قوتابیانی پۆلی 12 کرایەوە ئەوان دەتوانن ئێستا کار لەسەر بکەن کە ئەپلای بکەن یاخود داوا بکەن لە چیزە پەیمانگە یاخود کۆلێژێک وەربگیرن. لە کاتژێری یەکەمدا قسە لەسەرەوە بکەین کە لایەنی دەرونی قوتابیەکان کاتێک فۆرمەکان پڕ دەکەنەوە شەهیان تا چەند ئەبێ کۆنتترۆلی خۆیان بکەن تاوەکو بتوانن تووشی ڕاڕایی نەبن تاوەکو بتوانن ئەو شوێنە پڕکەنەوە ئەو شوێنە بەدەست بێنن کە خۆیان حەزیان بخوێنن تاوەکو سەرکەوتوو بن. هەمیشە کێشەیەوە هەیە قوتابی لە ناو کۆلێژدا ئەڵێ من ئەم کۆلێژەم حەز لێ نەبوو ئەی بۆچی هاتیێم کۆلێژە ئەڵێ نەمزانی پڕێکەوە کەسێک هاوکارم نەبوو گەڕژی لەسەر گۆر نمرێ بژێرن کۆلیژە لە گۆر لە گۆر نمرەیش ئەتوانی ئەو کۆلێژوانەی کە تۆ ئاستیا باش ئەوانە پێشتر بکەیتەوە بەڵام بۆ قسەکردن زیاتر لەسەر ئەو بابەتە کە قوتابی چۆن متوانین لە بە شێوەیەکی ئاسان ئەو شوێنە بەدەست بێنێ کە خۆی ئەوێ یاخۆ سەرکەوتوو بێت تێدا لە ڕووی دەرونی گەنگەشەم بابەتاکەن لەگەڵ بەڕێز پرۆفسۆر یاریدەدەر محەممەد جەباری کە دکتۆرای هەیە لە بواری دەروونزانیدا زۆر بەخێربێن دکتۆر. دکتۆر ئەگەر پێمان بڵێ بۆچی قوتابی لە کاتی پڕکردنەوەی بژاردەکانە تووشی ڕاڕایی دەبێت لە کاتێکدا یەک هەفتەی لە پێش ئێستا بۆ پڕکردنەوەی ئەو فۆرمە؟ پێشەکی سلااو بۆ ئێوەی بەڕێز و هەروە سلااو بۆ بینەرانی ڕووداوی عزیز. لەبەرەوەی ئەم قۆناغا قۆناغێکی هەستیارە بۆ قوتابیان لێرەدا دەستنیشانی مەسیری تێدا دەکرێت و ئێمە گرنگجیەکی زۆرمان داوەتە ئەو قۆناغا جگە لەوەی کەوا لێرەدا گواستنەوەیکە لە حاڵەتێکەوە بۆ حاڵەتێکی تر کە تێدا دواهاتووی تێدا دەستنیشان دەکرێت. بۆیە زۆر گرنگە و زۆر هەستیارە بە ئەو قوتابیانە لێرەدا دەکەونە حاڵەتێکی ئەوەوە دڵەڕاوچێ ئایا چۆن بتوانن ئەوەی دەیانەوێت ئەو ئامانجانەی دەیانەوێت ئەنجامی بدەن و جێبەجێ بکەن. بۆیە دەکەون ئەو حاڵەتەوە پێویستە لێ لەو قۆناغەدا هەوڵی ئەوە بدات ئارام بێت و هەروەها باوەڕی بەخۆی هەبێت و هەوڵ بدە ئارزۆکانی خۆی بخاتە سەر ئەو فۆرمەی ئەوە ئەو دەیەوێت پڕی بکاتەوە یا ئەو حاڵەتەی ئەو شتەی کە دەیەوێت بەدەستی بێنێ جگەلەوە گوێ لە خەڵکانی شارەزاش بگرێ بۆ ئەو بەستە. چۆن ئارام بێتن چی بکات باوەی ئارام بێت؟ لێرەدا دەبێت بۆ خۆی چەند هەنگاوێک بەهاوێت ئایا بزانم من چی بکەم چۆن بگەمە ئەوەی من دەمەوێت. یەکەم پێویستە خۆی شارەزایی باشی لەسەر خۆی هەبێ و ئارەزۆکانی خۆی پێشتر دەستنیشان کرد بێ. بەداخەوە ئێمە قوتابیانمان کە دەگەنە قۆناغی دوانڕە یەڵا هەوڵ دەدەن ئەوە دەستنیشان بکەن. پێویستە پێش ئەو قۆناغا هەر لە قۆناغی بڵێن پۆلی نۆوە ئەو هەوڵ بدات بزانێ ئارەزۆکانی چییە و ئامانجەکانی چییە لە ژیانی بەرە ئەو بەو حاڵەتە بچێ هەتا دەگاتە قۆناغی 12 بگاتە ئەوەی بڕیاری خۆی بەدەستی خۆی بێت. لێرەدا دەبێت ئامادەکاری بۆ ئەو حاڵەتە کرد بێ نەوەکو لە ناکاو بێت و تەنها باسی داهات و خۆی بکات. دکتۆر پێتوانی هەندێک جار قوتابی کاتێک طموحی زۆر گەورەی هەیە تووشی ڕاڕایی ئەکات بیر لەوە کاتەوە کە ئەمە بێت بگات ئەو طموحێکە هەیەی بەڵام نمرەکەی ئەوە نییە پێت وایە تووشی کێشەی ناکە؟ بەڵێ بەنسبەت طموحەوە ئێستا من لەبەرەوەی ئێمە هەوس و کەوتمان لەگەڵ قوتابیانی زانکۆی دەبینین هەندێک لەوانە طموحێکانەیە طموحەکانیان ئاستەکەی زۆر بەرزە ناگونجێ لەگەڵ ئەو توانایانەی هەیەە و لەگەڵ ئەو ئارزوانەی هەیەە فلێرەدا هەموو کەسێک طموحی هەبێت طموح شتێکی باشە لەبەرەوەی بەرەو ئامانجە دەبا بەڵام ئەگەر طموحەکەت مەشروع نەبێت یعنی تۆ لە حاڵەتێکی دەتەوێت بچێ حاڵەتێک ئەوە جێبەجێ نابێت فلێرەدا تۆ دەگەڕێت و تووشی چی ئەبی تووشی نەخۆشی دڵەڕاوچێ و تێکچوونی ڕەفتار دەبی تۆ بزانی طموحەکەت دەنگوجێ لەگەڵ ئامانجەکە ئەگەر هاتو طموحەکەت گەورە بوو بە هەنگاو بۆی بچوو ئەو هەنگاو شکەنگی دەست پێتکەن وەکتە گور نەهەیە پولان هەیەیان چاوە دەست چاوی پرۆژەی دەست ئامادەکاری لە خۆناغی نۆ دەست پێ دەکات بەڵام هەنگاو ئەگەر هاتوو ئەو قوتابیە ئەو شتەی ویستی بەدەستی نێهێنا دەتوانێت لە قۆناغی یەکەمەوە بچێتە ئەو شوێنە لەو شوێنە بەردەوام بێت پاشان طموحەکەی بەرەو شتی تر دەڕوا گواستنەوە بۆ شوێنێکی تر یان هەوڵ بدات بەرەو دیراساتی عولیا بڕوا بەرەو شتی تر بڕات ئەوە ئامانجەکانی بەو شێوەیە دەتوانێت جێبەجێ بکات. دکتۆر ئێستا قوتابیان 7 ڕۆژان لە پێش بۆی کە فۆرمەکان پڕکەنەوە من قوتابی یەکەم تووشی ڕاڕابوو منازانم چی بکەم چۆن چیم پێ ئەڵەیی لە کات خواردن لە چ کاتێکدا بتوان زیاتر هاوکاری خۆم بکەم؟ لەو کاتەی دەبێ ئەو کەوا بیر دەکاتەوە لەوە چۆن فۆرمەکانی پڕ بکاتەوە پێویستە
لە ماڵەوەش یاریدەدەری بن و هاوکاری بن بۆ ئەوەی ئەو ئارام بێت بە شێوەیەک بتوانێت بە ئاستێکی باش ئەو شتانەی دەوێت پڕی بکاتەوە. من دەڵێم ئەو بنەمایانەی کەوا پشتی پێ بەستێ چین بۆ پڕکردنەوە. یەکەم ئارزوەکانی، ئایا ئارزوەکانی تا چەندن دەبێت دیاری کردبێ و بڕیاری لەسەردا بێ. دووەم تواناکانی چین، تواناکانی چی جەستەیی و عەقلی چی هەیە بۆ کوێ ئەچێت. سێیەم ئەبێ نمرەکانی خۆی وەکو شایەنخان باسی کرد نمرەکانی خۆی بزانێ ئایا دەگاتەوە ئاستا. ئەگەر هاتوو توانی هاوسەنجی لە نێوان ئەم سێ حاڵەتە دروست کات هاوسەنجیەکی باش ئەوە ڕاڕایی و دڵڕاوچەی کەم دێتەوە. جگەلەوە دەبێت بە وردی ئەو ئیستیمارەی هەیەی ئەو فۆرمەی هەیەی بە وردی پڕی بکاتەوە پاش خوێندنەوەیەکی ورد بۆچی بۆ ڕێبەری قوتابیان. ڕێبەری قوتابیان دابش بووە پێشماوەیەک وابزانم دابش بووە فلێرەدا دەبێت خۆی ئامادە بکە بۆ ئەو شتە و ئێمە بەداخەوە لە قوتابخانەکان پێویستە توێژەری دەرونی و کۆمەڵایەتیمان هەبێت لە هەموو قوتابخانەکانی ئەوانەی کەوا پۆلی نۆ بەسەرەوەیان هەیە و هاوکاری قوتابیان بن بۆ ئەو حاڵەتە وەشتیان پێ بڵێن چۆن ئەو شتانە پڕکردنەوە چۆن ئارام بن. سەبارەت بە خواردن وشتی ئەوە دەبێت طبیعی بێ لە خواردن و نابێت تووشی لە ڕاوچێ بێت. باشە الڤێتە بەحسا ڕوولێ ماڵ و ماڵباتە خێزانێ کرد ئەو چاوە تشنت ئای کار بن بلی پڕکردنێ زەختا دەیتەیە بابی ئەوە چەند کاریگەریە نێگاتیڤ هەیە. بەداخەوە باسی شتێکی گرنگت کرد. ئێمە لە کۆمەلگای ئێمە وا فێربوونە خێزان کاریگەریی گەورەیان هەیە لەسەر دەستنیشانکردنی داهاتووی قوتابیەکە بەبێ ئەوەی حسابێک بکات بۆ توانای ئەو منداڵانەی خۆی ئایا دەتوانێت ئەو شتە جێبەجێ بکات یان نەکات. باوک ئەبێنی تموحێکی هەیە ئەڵێ من دەمویست بچمە ئەو شوێنە بەڵام لە کاتی خۆی بۆم ڕێک نەکەوت. ئێستا من دەمەوێت تۆ ببیت بە پزیشک تۆ ببیت بە ئەندازیار زەختێک فشارێکی زۆر دەخنە سەر کوڕەکانیە تۆ چیت دەوێ من بۆت دەکەم درسی خصوصی دەوێ من بۆ جێبەجێ دەکەم ئەمان هەموو بۆ کردووی دەبێت تۆ ئەو شتە جێبەجێ بکەیت. دایکیش هەمان شت دەڵێ کوڕەکەم من حەز دەکەم شانازی پێوە بکەم لە ناو خێزانەکانی تری ئەو کۆمەلگایە. ئەم دەستنیشانکردنە پێشوەختە بەڕاستی کاریگەری خراپی هەیە لەسەر خێزان بە پێویستە خێزان منداڵەکانی خۆی وا پەروەردە بکە بە پێی تواناکان و قەناعەت بەوە بکات کەوا ئەو شتە واقع شتێکە لە تەطبیقە و قسەکردن شتێکی ترە. نینامی بنە نوشدار و ئەندازیاریان مەرزیە لێرەدا سیستەمی ئێمە بۆ وەرگرتنی قوتابیان تەنها نەوەستاوەتە سەر ئارزوەکان بەڵکو نمرەکان ڕۆڵێکی گەورەی هەیە. نمرەکان تۆ دەباتە شوێن و ساڵانەش گۆڕانکاری دەکرێت. گۆڕانکاری لە چی دەکرێت؟ گۆڕانکاری لە نمرەکان ڕێژەی نمرە زیاد دەبێت ڕێژەی نمرە کەم دەبێتەوە تۆ لێ دەکات و ئەو شوێنەی ویستوتە گۆڕانکاریت پێ دەکات. دکتۆر لەلانی تەکنیکیەوە پێت وایە ئاڵۆزی و سادەی ئەو فۆرمەی کە قوتابیان پڕی دەکەنەوە تا چەند کاریگەری لەسەر قوتابیەکە دەبێت ینی ئەو فۆرمەی کە ئێستا هەمان لە کوردستان سادەیە یان ئاڵۆزە؟ ئەو فۆرمەی ئێستا هەیە بەڕاستی تۆزێک ئاڵۆزی تێدا هەیە و پێویستە قوتابیان ڕابهێنرێن لەسەر چۆنیەتی پڕکردنەوەی و ساڵانە ئێمە لە زانکۆکان چەند مەڵبەندێکمان کردوتەوە بۆ هاوکاریکردن ڕاوێژکردنی ئەو قوتابیانە دێن لەوێ دەتوانن پڕیکردنەوە. هەرچەندە ئێستا خۆشیان قوتابیان ڕێگایان داوە بەوەی پاسپۆرتەکانی خۆیان و شتەکانی خۆیان هەبێت لەسەر ئەنتەرنێت پڕیکردنەوە بەڵام بەشی زۆریان تووشی هەڵە دەبن. بۆیە پێویستە بستە مەڵبەندەکان هاوکاریان بن بۆ ئەوەی جێبەجێ ببێت. از قازم دیتان وگر مثلا نمره و او سیستم خواندن و ورگرتن الکلیجا اف سیستم ام هر بحث کن چندی نخوشه و چندی خلطه لحیا کنگی به بردوام به وی سیستمی چندی خلا و هل بجارتنا کلیجا که کتب آرزوی خو هل بجاری لراستی دا اوه دگریتو بو زور شد بو گرانکاری و چکسازی دبی لچویا بکریه لهر دو وزارته لوزارەتی پەروەردە و لە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە دەبێ قوتابیان ئامادە بکات بۆ ئەوەی چۆن بچن بۆ زانکۆکان وەچی بکرێت و ئارەزوەکان چۆنە حتا ئێستا وەکو لە کەناڵەکانی تری ئامادەی و ئەوانەی تر ئارەزوو جاری وهای ئارەزوو ڕۆڵی خۆی نبینێت بە ئێمە پرۆگرامەکانمان لەسەر مەسئلەی ئارەزوو هەندێک جار بنیات نەدراوە بۆیە ئێمە دەبێ گۆڕانکاری لە
لە پەروەردە بکەین وەزارەتی پەروەردە و هەروە گۆڕانکاری لە وەزارەتی خوێندنی باڵا بکەین بۆ ئەوەی چاکازیە بکەین بۆ ئەو حاڵەتە هەردووچیان بەیەکەوە تەواوکەری یەکتر. دکتۆر قوتابی کاتێک فۆرمەکە پڕکاتەوە بەڵام ئەو بەشەی کە بۆی دێتەوە ئەو شەنێک کە خۆی حەزیلێتی یان ویستوێتی بەڵام ناچارە بیخوێنێت چونکە تەنها ئەو بژاردەی لە پێشە لە ڕووی دەرونیەوە کەمێک فێک دەچێت چۆن بتوانانی ئامادەی بکەیت بۆی کە دیسان قوتابیەکی باش بێ بۆ بەشەی کە بۆی دەرچووە و کێشەی دەرونی نەبێ دەبێت چی بکات لێرەدا دەبێت چی بکات بۆ ئەوەی ئەو دڵتەنجیەی یەکەم بێتەوە. یەکەم ئەگەر هاتوو ئەو ناوی دەرچوو لەو بەشە لەو کۆلێجەی کەەوە ئەو نەویستەوە ئارەزووی نەبووە ئەبێ مراجعەیەکی خۆی بکە ئایا من سببی ئەو حاڵەتەم ئایا من هەڵم کردووە لەو فۆرمەی پڕم کردوێتەوە و ئایا من دەتوانم تا چ ڕادەیەک گازەندە و اعتراض بکەم لەسەر ئەو مەسەلەی بۆ ئەو شوێن ئەگەر ئەوە نەبوو فلێرەدا پێویستە بەواقعانە تەماشای حاڵەتەکە بکات ئایا هەموو کەسێک ئەوەی هیوای بوو جێبەجێی دەکات هەموو کەسێک ئەو هیوایە هەیەی و ئارەزووی هەیەی ممکن نییە جێبەجێ بێ یەکسەر فلێرەدا دەبێ بیر لەوە بکاتەوە چۆن خۆی بگوزێنێ لە ناحەی دەرونی بە پێ دەڵێن تەوافقی نفسی و دەرونی خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو بەشە و چۆن ئەو بەشەی خۆش بوێت لێرەدا نابێت بە ڕەشبینی تەماشای بەشەکە بکات. ئێمە چۆن ئەڵێن ئەوە پەرداغێکە نیوەی ئاوە دەتوانین بڵێن ئەو پەرداغە بەتاڵە مانیە ئێمە ڕەش بینین بەڵام ئەگەر ئێمە گەشتبین بین دەڵێن ئێمە ئەوەندەی نەماوە پڕ بێت فلێرەدا دەبێت خۆی ئامادە بکات لەگەڵ ئەو بەشە بگونجێ لەگەڵ بەشەکە و تەنها قوتابیەکەش ئەم ڕۆڵە نابینێت مامۆستایانی زانکۆش دەبێت ئەو ڕۆڵە ببینێن قوتابیان کە دێن قسەیان لەگەڵ بکرێت ئەوانەی بە ئارەزوی خۆیان نییە ئیرشادیان بکەن ڕێنماییان بدەنێت بۆ ئەوەی تۆزێک ئارام بنەوە حاڵەتێکی تریشەیە بۆ عیلاجی ئەمە دەتوانێت دابەزین بکات جاری وا هەیە دابەزین بکات لە بەشێکەوە بۆ بەشێکە ویستت تۆ شتێک بەدەست بێنی و بەدەست نەهاتووە دەبێت تۆ تۆزێک وا بڵێن تەسحیە بدەیت بۆ ئەو شتە بێیتە خوارەوە بچیتە بەشێک نزیکترین بەش بێ یان کۆلێژ بێت بۆ ئارەزوەکانت. پرۆفسۆر یاریدەر محەممەد جەباری سپۆر لە بواری دەروونزانی زۆر سپاس کە میوانمانبوون لە ستۆدیۆ. بۆ ئێوەش بەڕێزان دەچینە ناوەڕێک دواتر کورسی هەواڵەکانتان پێشکەش دەکرێت و لە کاژێری دووەمی نۆڕۆژ بەردەوام دێت. بله بینران ده ساعتایی آنی نروج دم بحثا عالیه درونی کچای قطابی فرمازان کولاین پر بکن دوی ساعتا نروج ده ام بحثای چنده بکن چاوان پر بکن اف قطابیه ده ساعت دهی شفه مال فرازان کولاین بود در چوین پولا 12 آمادهی کبتکاری عباس اکرم و دفکی وزارت خواندنا بلند و لکولین انزانسی راگهان کو بودما یک هفته وات تا دمجمر دهی شوا چهارشنبه به کدبه چاری مجدار 2015 مال فرازان لاین بردوام دبر د ایشکرنه ده خواندکار ده هر نهادا دکارن دست به پیشکش کرنا فرمن ورگرتن الزانکو پیمانگین هریما کردستان بکن به ریا مالپر زانکوی کو ریگای زانکو .com در راگهاندنه که در کوونهش بوی تورا میدیای رودا و هاتیه شاندن بردفکی وزارت خواندنا بلند جه در چوی امپولا دانزد خوازه بشتی ورگرتنا پیوات پر و نهینی آنکو پاسورد و یوزر نیمی جه خواندنگه هنخواه بهوری و بهوشیاری پینگاو امپر کرنا فرما پیشکش کرنا داخواز ورگرتن لزانکو پیمانگهان پیشکش بکن. وزارت خواندنا بلند و تجین زانستی داخوازه در چوی امپولا دانزد کتن جبوی پرکرنا فرما زانکوی آنلاین مفایج ربر ورگرتن ور بگیرن و بری آنها خاصیت دابش کردن و بهوری بریار و رنمایین چوانی پرکرنا فرمان بخوینن که تیدا هاتنه برچاف کردن. اما زانیارین زیتر جگوتو بجاخواه دیگل دکتور دیلان مجید رستم جه استودین رودا و لسلیمانی و الگلمه با و زانیارین زیتر بدمک و ابخواه داهنر هزرو و بیروکه آزان کلاینم دکتور روشباش دماتا باش به وزارت خواندنا بلند و تویجین زانستی داخواز قطابیاند که کو بهوری و پوردی و زانکوی و فرمه پر بکن چاوان پر بکن پوری چه رنمایی و هنه چه پنگاوان بهاویجن قطابی دەم باش سپاس بۆ ئەو دەرفەتە
ئەوەی کە ئێستا لەبەر دەستدایە پرۆسەیەکە کە قوتابی خوێندەکارە بێ خۆی بۆ خۆی تەواو ئەو شتە هەنگاوانەی کە تا ئێستا داناوە بە وردی ڕەچاو بکە وشەی تێپەڕ و کۆدێکی تایبەت کە بەدەستێتی دەڕوتە ناو زانکۆلاین ئەکاونت یا با بڵێن حسابێکی تایبەتی خۆی هەیە بۆ داخل بوون لەنا ئەو سیستەمە و بەو شوەیە کە ئێستا ئەبێت تەواو زانیارەکانی کەسی خۆی دڵنیا بکە تەواوە لەسەر ئەو سیستەمە داخلی بکە و بتوانە هەڵبژاردنەکانی خۆی بکە بە وردی و بەو شیوەیەکی پێ دەکرێت چونکە سیستەمەکە تەنیا ڕێگا بەوەی دەدا کە ئەو بابەتانەی کە بوو دەرەجەکەی ئەو بوو ناوچەکەی ئەو دەبێ لە بەردەستایە و هەڵبژاردنەکانی خۆی تەواو بکەن. دکتۆر پێت وایە لایەنی تەکنیکی ئامادەکردنی فۆرمەکە سادەیە بەو شێوەی کە وەکو تەجروبەی یەکەم وەکو تاقیکردنەوەی یەکەم قوتابیانی ئێمە بتوان بە ئاسانی لێی تێبگەن و پڕی بکەنەوە بەس لایەنی تەکنیکی فۆرمەکەیە. پرۆسەکە زۆر ئاسانە پرۆسەکە تەواو بیرروکەی بابەتەکە و سەرکەوتنە پرۆسەکە ئەوە بوو کە بە ئاسانترین شێوە بتوانن لەگەڵ بەکاربەر پەیوەندی بکە بە شێوەیەکی تۆ زۆر سروشتی هەندی پرسیار لەبەردەستایە هەنگاو بە هەنگاو ئەو پرسیارانە وەڵام دەدەیتەوە ئەمە قورسایەکەی لەوە زیاتر نییە کە ئیمەیلی پڕ بکەیتەوە ئیمەیلی بنووسی و ئیمەیلی ڕەوانە بکەیت فەیسبوک ئەکاونتی بکەیتەوە ئێستا تەجروبەی ئەلەکترۆنی و بەکارهێنان زانیاری ئەلەکترۆنیک لە دنیای ئێمەونە ئاسان بووە کە هەنگاوەکان وەک هەنگاوەکان پرۆسەکانێکی ترە و مەترسیکی لەوەدا نییە کە تووشە هەڵە ببن یا قورساییکی لەسەری هەبێت. دکتۆر بەحسا قوتابیان پار تێکردن پارساڵیان کو نهاتنە وەرگرتن ئیساڵ مافێوانجی هەیە و ئەوژی پێشکەش بکەن بۆی قوتابیان وەرنەگرتیان پارساڵ ڕێنماییش بووان چنە هەر بوو وەک قوتابیان ئیساڵن یان چاوایە چاوا هاتنە لێکجیاکردن ئەوان لە سیستەمەکە بە کۆدێکی داخل دەبن کۆدەکە پیشان دەدا کە ئەم کەسە قوتابی ئیساڵە یا ساڵ ڕابردووە چون تەواو زانیارەکان لەلایەن وزارەتە پەروەردە ئێستا بە شێوەیە هەنووکەی لە ناو سیستەمەکەدا هەیە ئەوەی کەسەکە وارد سیستەمەکە دەبێ داخل سیستەمەکە دەبێ ئەو زانیاری کە پێویستە سیستەمەکە دەزانێت واتە ڕێگا پێدەدا بەو شێوەیە قەرار و ڕێنماییەکان وەزارەتە خوێندن باڵایە جیبەجی بکرێت و بە شێوەیەکی تر ناتوانن داخوازنامەکە پڕ بکاتەوە ئەمە سیستەمەکە بەو شێوە دروست کراوە کە هەڵبژاردنەکە ڕێگا خۆشکەرە تەنیا بۆ ئەو کەسێکی ساڵ ڕابردوو بووە هەنگاوێکی تایبەتیە بۆ ئەو کەسێکی ئی ساڵە هەنگاوەکانی تایبەتیە سیستەمی خۆی قەرار دەدا لەسەر ئەو شتە. دکتۆر کاتێکیان قوتابی پڕەکاتەوە فۆرمەکەی پڕەکاتەوە لە سیستمەکەدا هەڵێک دەکات یاخود زۆربەی قوتابیان هەڵا دەکەن ئایا لە سیستمەکەدا گەڕانەوە بۆ پاش هەیە بە ئاسانی بۆ قوتابی بتوانێت دووبارە پێداچوونەوە بە هەڵەکەی بکە؟ ئەو سیستمێکە ئێستا هەیە لەوانەیە جیاوازی هەبێت لەگەڵ ئەو بیرروکەیە کە من لە ساڵ 2011 داڕشتنم بووی کرد بوو یەکم جار بەڵام بەو شیوەیە کە من داڕشتنم کرد لەو کاتەدا قوتابی یا خوێندەکار دەیتوانی فۆرمەکە پڕکە بەڵام مافە ئەوەی هەبوو کە تەنیا با بڵێن سەیڤی بکە و بووی بگەڕێتەوە لە ماوەی ئەو هەفتەیە لە ماوەی دەڕۆژەیەکە هەیە بەردەوام دەتوانێت بگەڕێتەوە سەردانی بکە گۆڕانکاری لە تی بکە بەڵام سەبمیتی نەکەوەتە ناردنەوەی نەکە تا دڵنیا نەبووە بە تەواوەتی دەتوانێت یارمەتیشی وەربگرێت قوتابخانەکان خۆیان و دەتوانن لە کەسانی شارەزا یارمەتی وەربگرن ناوەند تۆمارگا لە زانکۆکان یارمەتی دەرن لەو بوار ڕاویشکان هەیە واتە پێویست ناکە بە شیوەیەکی هەرەمەکی و بە خێرایی ئەو فۆرمە پڕ بکەن و سابمیتیکەن و بنێرن باشتر ئەوەیە بە وردی لە کەسانێکی شارەزا پرسیار بکەن ئەگە شێک و ئەگەر بە شێوەیەکی دڵیانی
کەواتە دکتۆر ئەو سیستمەی ئێستا هەیە ئەمەی کە باست کرد یاخود ئەوەی کە پێشنیازت کردبوو لە 2011 ئەو هەبێت ئەوەی کە پێشنیار کرا بوو باوەڕ ناکەم گۆڕانکاریکی زۆر لەسەر ئەو پرۆسەیە لەسەر بیرروکەی بەرایی ئەو پرۆسەیە کرابێ بە هەمان شیوە دەڕۆچن ئەمە کەنسەپت یا ئەو بیرروکەی بەرد بناغی هینەکە بوو کە ڕیگا بدە مەسەڵەی ئەوەی تو هەڵە دەکەی شتێکی زۆر زۆر سرشتیە و بێ ڕیگا بووی خۆش بکرێت قوتابیە خوێندەکار هەست بە دڵنیایی بکات لەو پرۆسەیە. دکتۆر بەحسا هەبوونا فۆرما نووسک و فۆرماکە PDF جی تێکردن ئەگەر تو کاری بۆ ئەڤەش بوومە شروع کرد بە ئەڤ چ فۆرمن؟ ناتوانم بە تەواوەتی لەسەر ئەوە زانیاری بدەم چونکە ئاگام لەو شتە نییە چونکە بیرروکەی بەرایی ئەو بیرروکەیە کە من داڕشتنم بووی کرد ئەوەی بوو کە بە تەواوەتی بروکراسیە ئەو سیستەمە یعنی قاقز و قاقزکاریە ئەو سیستەمە بە تەواوەتی لابچێ ببێتە پروسەیەکی ئەلکترۆنیکی 100% و ببێتە تەنیا پەیوەندی قوتابی و سیستەمەکە و بە هیچ شیوەیەکی دەستەوەردانێکی تر لەتی نەبێت بەڵام ئێرۆ نازانم چون ئەوە ڕێکخراوە. بەڵێ دکتۆر سیستەمەکە ئەو خاصیەتەی چیایە کە بەراوردی نمرەی قوتابێک لەگەڵ ئەو کۆلێژە ئەو بەشەی کە بۆی گونجاوە بیکات یان قوتابی هەر چۆن پڕیکاتەوە و بۆ شێوازە هەڕەمەکی دەڕواکەوە وەکو خۆی لە قسە قاقز پڕ دەکرایەوە. نانەوان نییە سیستمەکە ئەو داڕشنەوەی کە من کردم بە بڕوام هێشتا هەرە و هینە ئەو سوودمەندیە لەتیا هەیە تو ئەگەر دەرەجەکەت ناوچەکەت مەکتەبەکەت لە جیگایەکی هەبوو ئەمانە هەندی ڕێنمایی تایبەتی لەسەری دادەبەزێ ئەو ڕێنمایانە ڕێگا بە تو دەدا کە بە گۆرەی ئەو شتێکی هەتا ئەو دەرەجەیەکی هەتا ئەو جیگایەکی هەیە ئەو زانکۆیەتی پێ بە گۆرەی ئەو دەرەجەیە تەنیا ئەو زانکۆیانە بوو دەرەجێک کە دەتوانی داوای بکەیت یا ئەو بەشانە بوو دەرەجێک کە دەتوانی داوای بکەیت شتێکی تر نابینی. جاران وا بوو کە سیستم نووسک یان سیستمە پڕکردنەوەی فۆرمەکە وای دەکرد تو بەردەوام تەواو زانکۆکان بوو 50 هەڵبژاردە لەبەر دەست بوو خەڵک تووشە هەڵەیەکی زۆر دەبوو ئەوەی کە دەرەجەی کەم بوو دەنووسی پزیشکیم دەیەوێت بەڵام ئێستا ئەو سیستمە ڕێگا بە تو نادا کە بتوانی بە دەرەجەی کەم بەشە پزیشکیەکان ببینی و لەلایەنی تریشی ئەوەیە کە لەسەر ئەو ماڵپەڕە هەندی زانیاری ساڵان ڕابردوو دانراوە کە تو بەراوردێکی بوو دەرەجەکەت با بزانی لە ساڵان ڕابردوو ئەوەی کە پلەی دەرەجەی تۆی هەبووە بوو چه بەشی وەرگیراوە کە تو هەڵسەنگاندنێکی باش بکەی لە کاتە هەڵبژاردنەکان تووشە هەڵە نەبی هەتا ئەگەر پێشانت دەدا بەڵام بیر بکەیتەوە لە ساڵ ڕابردوو دەرەجەکەی من بە 1/100 دەرەجە ئەملاوە ئەولا نەیتوانیوە هین ببێر ئەو ریسکە ناکەی بەشێکی تر هەڵ دەبژری کە بە دڵنیایی جیگات بکردەوە. دکتۆر ئەول بەرچاو هاتیا وەرگرتن دروستکردنا سیستەمیدا و gelek caran gelek serdanên qutabiyan tên kirin ji bo malperî lûd ya serdanên pêcî hatiye kirin hewa hezir têda kiriye wê jî çareser bikin؟ مەسەلەی لەوت لە حەلیمە کوردستاندا پەیوەندی سەرەکی بە ئینترنێت سەرویس پڕۆڤایدەر هەیە یعنی واتەوەی کە هێڵە ئینتەرنێتێکی لەناو هەریمە کوردستان هەیە توانایی وەرگرتنە ئەو هەموو ترافیکەی بوو یەک IP ئەدرەسی نییە ئەوە پێگەی ئەو سەرڤەر لە 1 جیگایە تو بیری بکەرەوە کە تەواو نزیکەی 40,000 کەس 50,000 کەس بە ڕۆژێک بە ماوەی هەفتەیەکی سەردانە هەمان ماڵپەر هەمان جیگا دەکەنەوە بۆیە ئەم دیاردەیە لەوانەیە توزی کات ببە لە وڵاتی مە چارەسەر ببێت ئەو کاتێک هێڵە ئینتەرنێتەکانمان بتوانن وەڵامدەرە ئەو شتە بێت. بەڵێ دکتۆر لە ڕێنمایەکان نووسراوە قوتابخانەکان دەبێت هاوکاری قوتابیەکان بن بۆی کە بتوانن بە ئاسانترین شێوە و بە باشترین شێوە فۆرمەکانیان پڕکەنەوە. قوتابخانە دەبێت چی بکات بۆ قوتابیەکانی؟ ئەمە خۆی منافسەیەکی سروشتیە پێشبڕکەیەکی سروشتیە لە ناو قوتابخانەکان یا خوێندنگاکانە ناو هەرێمە کوردستاندا
ئەگەر قوتابخانەیەکی ئەو سرویسە ئەو ڕاژەیە بە تەلەبەکانی خۆی بداواتە جیگای خۆی باشتر مستەوگار کردووە کە ژمارە زیاتری لە تەلەبەکانی بتوانن لە زانکۆ و باشەکان جیگای خۆیان بکەنەوە. ئەمە بەشی کە لە پرۆسەی ئەوان کە پیشان بدەن چ قوتابخانەیەکی پێشکەوتوو چ قوتابخانەیەکی سەرکەوتووترن. ئەم پرۆسەیەش بەوەیە کە کەسانێکی توانایی ڕاوشکاریان هەیە ئەبێ ئامادە بن لەو یەک هەفتەیە لەبەر دەستا بن کە بتوانن ئاسانکاری بکەن بوو تەلەبەکانی کە ئێستا لە ژیر سترس و لە ژیر مەترسی و چون ئەمە بڕیارێکی زۆر زۆر گەورەیە بە گورەیە و قوانینانە لە هەریمە کوردستاندا هەیە و قانون و کۆنێکی عێراقیە هەڵبژاردن زانکۆکان بە پرۆسەیەکی موعەقەت دەڕۆت و ئەو هەڵبژاردنە تەنیا یەک جار یا دوو جار دەبێت و ئەگەر ئەو فرسەتە لە دەستت ڕۆژ تەواوە هەموو ژیانێکی 12 ساڵ بووی ڕەنجت بردووە لەبەر دەست دەڕۆت و هیچ دەرفەتێکی تر بود ناکرێت بۆیە قوتابخانەکان ئەبێ بتوانن کارە ئاسانی بکەن و باشیشی ئەوەیە لە پیشەکی ئەبێ ئەو ویشیانە کردبێ کە چەند ستافێکی چەند مامۆستایەکی باشیان کە زانیاری ئەلکترۆنیکی ئینتەرنێتیان هەیە ئایتیان هەیە دابنیشنەوە ڕۆژانە خۆیان فێر کردبێ کە ئەم ڕۆژانە بتوانن یارمەتی دەربن لەو پرۆسەیەدا. دکتۆر تە بەحثەوەی چەندێک کرد و ئەف سیستەمێکی گەرەکی هێسانە یا ئاسانە لێت هەمان دەبێت گەرەک مەڵبەتیان ڕاوێژکاری هاتنەدانان ji bo alî karîkirina qusabiyan. Eger sîstem asan be çima dixwaze malbendên şêwirmendî û rawêjkariyê hebin. Eger sîstem bu asankirinê be ev zehmettir nake şînika biçe serdana malbendê rawêjkariyê bike û piştra gazin de ev bû çene madem sîstem ya asan e. ئەمە خۆی بوو خۆی هەڵبژاردەی کە قوتابی دەکات یعنی ئەگەر پێویستی هەبێ ئەو ڕاژە یا ئەو سەردانت قوتابخانە دەکات و دڵنیایی دەکاتەوە ئەو شتانە وەنا ئەگەر خۆی دڵنیا بێ و سیستەمەکە وەڵامە هەموو پرسیارەکانی دابێ زۆر ئینتراکتیڤ یعنی دۆلایانەیە سیستەمەکە لەگەڵت قسە دەکات پرسیارەکان زۆر ئاساییە هەڵبژاردنەکان لە بەرامبەر دەستە و قوتابیش کە ئێستا و سەردانە دەکات ماوەیەکی زۆرە ماوەیەکی لایەکەم 2 مانگە بیری لەسەر پرۆسەی زانکۆلاینە زانیاریش زۆر لە بەردەستا هەیە ئەو کاتێک کە ئەمن و داڕشتنم بۆ ئەو سیستەمە کرد تەواو بە ڤیدیۆ کلیپ ئێمە هەموو هەنگاوەکانمان کرد بە پرۆسەیەکی زۆر ئاسان بە گوتن بە ڤیدیۆ کلیپ و هەموو هەنگاوەکانمان بە زمانێکی ئاسان لەسەر لاپەڕەکانێکی لاپەڕە بە لاپەڕەی سیستەمەکە دانابوو بە بڕوام ئەو شتە هەر ئێستش هەیە تیمێکی تر لەسەر ئەو شتە ئیشتەکە بەڵام ئەو بیرروکەی بەرایی ئەو بیرروکەی هینەک هەمان بوو ئێستێشە بەردەوامە بەردەوام. بەڵێ دکتۆر پێشووتر بەشێکی زۆر لە قوتابیان کە لە وەرگرتندا ئەو بەشەی کە خۆیان ویستیان بۆیان دەرنەچوو و ئەوان گازندیان دەکرد اعترازیان دەکرد تانیان هەبوو لەم سیستمە لە سیستمی ئۆنلایندا چۆن ئەو لایەنە بەرچاو کراوە؟ فۆرمێکی تایبەتی دانراوە قوتابخانەکانیش یارمەتی دەن بەو شتەیە فۆرمە گازەندە پڕ دەکەن دەڕۆتە ناو سیستمیکی هین ڕەچاو دەکرێت تیمێکی دادەنیشە وڵامە گازەندەکان دەدا و ئەوانەیە کە گۆنجاو بێ وڵامە خۆیان دەگرن ئەوانەیەش کە نەبێ بە لاجیکێکی باش وڵام دەگرنەوە کە هەڵبژاردنەکە چۆن بووە. ئەوەی ئەبێ لێرە ئاماژەی پێ بکەم لە ساڵ 2011 کە ئێمە بوو یەکم جار ئەو پرۆسەیە لە هەریمە کوردستان جێبەجێ کرا لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە لە کابینەی 6 ئەوە بەو شێوە بوو کە حکوومەتە ناوەندیش ئەو ئیشەی ساڵی لە پیش ئەوە کردبوو حکوومەتە ناوەندی تەنیا 23 لەسەر سەرکەوتووی لە پرۆسەیە بەدەستینا بەڵام ئەو پرۆسەیەک لە هەریمە کوردستان جێبەجێ بوو 97.5 سەرکەوتووی بەدەستینە ئەمە پیشان دەدا کە زیرەکی و وریایی لاو ئێمە لە هەریمە کوردستان لە پلەیەکی بەرزدا هەیە و پرۆسەکە زۆر زۆر ئاسان بوو بۆ ئەوەی بوو گرفت زۆر کەم بوو گازەندەکان لە پیشەوە گازەندەکان تا 20-25 لەسەر دەڕۆژ بە شیوەی
با بڵێن نووسەک و ئەو شتانە بەڵام لە ساڵێکی بە شێوەیە ئەلکترۆنیکی جێبەجێکرا گازەندەکان لە 200-300 کەس زیاتر نەبوو لە 36,000 کەس کە داوایان کردبوو بۆیە ئەو سیستەمە بەڕاستی زۆربەی ئەو گرفتانەی کە دروست دەبوو لە کاتێکی بە فۆرمەکەیان پڕ دەکرد بە شێوەی نووسەک ئەوە بوو کە نەیان دەزانی چ بەشێکی بۆ ئەو دەرەجەیە دەبێت بەڵام ئێستا سیستەمەکە ئەو ئیشە بۆیان دەکات یعنی ئەو بەشانە لەبەر دەستیان هەیە و دەبینن کە بۆیان دەکرێت بۆیە ئەمە زۆر لە هەڵەکاریەکە کەم دەکاتەوە. بله دکتۆر دیلان مەجید ڕستەم ئالیکارێ سەرروکێ زانکۆیە کویا و دیسان داهێنەرێ بیرروکێ زانکۆڵان gelek spas duyurul gelme bûyî bû zaniyariyên tel serwî sîstemî gelek spas.